بەناوی خوای گەورە و میهرەبان بنێران سڵاوتان لێبێ. پرۆگرامی ئەم جارەی جێوار ئەچینە جێوارێکی مێژوویی، یەکێک لە شوێنەوارە هەرە گرنگ و کۆنەکانی کوردستان، یەکێک لە نشینگە مێژوویەکانی مرۆڤایەتی لە ناوچەی گەرمیان. ئەویش گوندێکە، گوندێکی مێژوویە، پێوتێ گوندی چەرمۆ. بێگومان گوندی چەرمۆ یاخود شوێنەواری گوندی چەرمۆ ناوێکە لە زکرەیاتی بەشێکی زۆری دانیشتوانی هەرێمی کوردستان بەگشتی و کوردستانی گەورە بە تایبەتی و تەواوی جیهانیش بەگشتی، کەوا وەکو یەکێک لە کۆنترین نشینگەکانی مرۆڤایەتی، وەکو یەکێک لە کۆنترین گوندەکان وەروە ئەو گوندانشکەوە کوشت و کاڵیان تێدا کردووە بۆ ماوەیەکی زۆر. یەکێک بوو لەو گوندە یەکێک بوو لەو نشینگانەی مرۆڤایەتی. بۆیە ئەمڕۆ ئێمە ئەچینە گوندی چەرمۆ، ئەچینە سەردانکردنی شوێنەواری گوندی چەرمۆ یاخود ئەو نشینگەیەی کەوا لە هەزاران ساڵ بەر لە ئێستەی تەمەنەوە شوێنی یەکەمین و یاخود سەرەتایی ترین جێگەکانی کوشت و کاڵکردنی سەرەتایی مرۆڤەکانی دەورانی چاقی بەردین بووە. بۆیە بۆ هیوایە متوانین گوزەرێکی مێژووی زانستیانە بە ڕابردووی شوێنەواری گوندی چەرمۆ بکەین. ئەمڕۆ هاوڕێ و هاوسەفەرمان بن. ئەگەر باس لە هەڵکەوتەی جوگرافیایی شوێنەواری گوندی چەرمۆ بکەین وەکو یەکێک لە کۆنترین گوندە کوشت و کاڵیەکانی مرۆڤایەتی و جیهان، لە ئەمڕۆدا شوێنی جوگرافیایی هەڵکەوتەی جوگرافیایی گوندی چەرمۆ لە نزیک گوندی کانیساردا کە بەجادەیەکی خۆڵی لە گوندی کانیسار تێپەڕی لە باشووری خۆراوای گوندی کانیسار دەقیقەن 15 کیلۆمەتر خۆر هەڵاتی خەزای چەمچەماڵەکە. ئەمڕۆژ ئەکەوێتە سنووری ئیداری پارێزگای سلێمانیەوە. بەڵام بەگشتی هەمان شوێنی جوگرافیایی گوندی چەرمۆ 35 کیلۆمەترێک لە خۆرهەڵاتی شاری کەرکووکە یاخود پارێزگای کەرکووکی ئێستاشە، چکە شوێنەکە لە مەنتیقەی گەرمیانایە. هەڵکەوتە جوگرافیایەکەی بە شێوەیەکی گشتیەکەوێتە سەر یەکێک لە بەرزاییەکانی ناوچەکە کە هەڵبدن دواتر باشترلی باسکەین دەی بدوین کە تا ڕادەیەک کەمێک لە زەوی دەوروبەرەکەی بە ئەندازەی 28 پێ تا 30 پێیەک بەرزترە لە ڕووی جوگرافیاییەوە. وەروەها ئاوی کارێز و کانیەکانی ناوچەکە بە کەناریا تێپەڕێ کە ئەمەش زیاتر ئەولەویەتی یاوە بە شوێنەکە بۆ ئەوەی باڵێن جوگرافیاکەی لەبار بێ یاخود تۆزە پارێزراوتر بێ و بێگومان 8,000 ساڵ بەر لە ئێستەی تەمەنیش ئەبێ جوگرافیای ناوچەکە تا ڕادەیەکی تر باشتر بوو بێ یاخود گونجاوتر بوو بێ بۆ زیراعەت. وەگە بینین لە ئێستاش هەمان جوگرافیای ناوچەکە گوندی لێیە، وەروە ئاژەڵداری لێیە، وەروە زیراعەتەکەم، وەروە کانی و ئاوێکی باشی لێ سڕڕای ئەوەی کەوا ساڵان کە وشکە ساڵی بوو بێ یاخود ئاو باران کەم بوو بێ، بەڵام کانی و کارێزەکانی ئێرە هەر ئاویان لێیە کە ئەمەش نیشانەیەکی خۆشبەختی خۆشحاڵیە بۆن کشت و کاڵی ناوچەکە. و بەگشتی ناوچەکە ناوچەیەکە ڕاستە ناوچەکە گەرمیانە، بەڵام لە ئاستی ڕووی دەریاوە 800 مترێک بەرزە کە ئەمەش تا ڕادەیەک گونجاوییاوە بە ئەو هەوایەکی تا ڕادەیەک لەبار بۆ زیراعەتکردن. ئەتوانین بڵین جوگرافیای گوندی چەرمۆ لە ئەمڕۆیە ئەگەر لە جادی سلێمانی لە پارێزگای سلێمانیەوە بێت پاش تێپەڕینێ لە ناحیەی تەکیە یاخود لە شارە بچکۆلانەکەی تەکیە لە ڕێگەی دەستە چەپەوە بە جادەیەکی خۆڵی ئیتە گوندی کانیسار کە لە پشتینەوە دەرەکێ، پاشانش لە گوندی کانیساردەوە بە جادەیەکی خۆڵی چیتە شوێنەواری گوندی چەرمۆ کە یەکێکە لە کۆنترین نشینگەکانی کشت و کاڵی مرۆڤایەتی لە کوردستانیش و لە جیهانیش. من بەرەو گوندی دێرینەکەی چەرمۆ بەرو یەکەمین وێزگەی کشت و کاڵ و نشینگەی مرۆڤایەتی بەڕێوەکەوم بۆ هیوایی لەگەڵ من هاوڕێ بن. شوێنەواری گوندی چەرمۆ یاخود با بڵێن ئەو ئەندازەیەکی ئەگەر باسکەین ئەو ڕووبەرەی کەوا ئەو شوێنەواری لێ هەڵکەوتووە
ڕوبەری گوندی چەرمۆ تقریبی بە 1200 تا 1600 متر چوارگۆشە دروستکراوە. پێک هاتەی دەشتەکە بەگشتی بەرزایی و نزمایە یاخود چاڵای و چۆڵی تایە. ئەم بەشەی پشتەوە ماواتە لەم هەورازەوە سەرەکەویتەوە سەرەوە ئەوە ڕوبەری ئەو ڕوبەرەیەکەوە گوندی چەرمۆ وەختی خۆی لەسەر ئەم بەرزایە بوو. بەگشتی گوندی چەرمۆ بەپێی ئەو ئامارانە 28 بۆ 30 پێ لە ئاستی زەویی دەوروبەری بەرزترەواتە لە کۆنا گوندەکەیان لەسەر ئەم بەرزایە بنیادناوە کە لە ئاستی زەوی دەوروبەرەکەی تا ڕادەیە کەمێک بەرزترە. هەرچەنە بەرزایی ناوچەکانی تریشەیە بەڵام بەگشتی شوێنی ئێستایان ئەو شوێنەی لە کۆنا سوودیان لێوەرگرتووە کە ئێستاکە وەکو پاشماوەی شوێنەواری ماوەتەوە 28 پێیەک لە ئاستی زەویەکەی دەوروبەری بەرزترە بۆ بێگومانە بینین هەم ئاویشی لێیە کەوا لە کۆنا سوودیان لێوەرگرتووە چ بۆ خواردنەوە بوو بێت چ بۆ ئاژەڵداری بوو بێت چ بۆ فەلاحەت بوو بێکەوە ئەمانە سەرچاوی ئاوی باران و ئاوی کانیەکانی کەوا لەم لە دەوروبەری ناوچەی دەشتی گەرمیان و کانیساتکەوە لەم کەنارە هەیەکەوە ئێستا کەش دەبینین لە کەنار گوندەکەیە وەکو جۆگەلە وەکو ڕووبارێکی بچوو وەکو دەرەیەکی بچوو وەکو چەمێکی بچکۆلانە گوزەرەکە. ئەتوانین بڵین لە ڕووی ئەندازەیەوە ڕووبەرێکی فراوانە کە هەنێک جار وەکو مامۆستا هاهاباقر باسێکا کە بە 3 دۆنم بەس شوێنی ماڵەکان بە 3 دۆنم باسەکەیان ئەگەر بە ڕووبەر کە بۆ 1600 مترێک چوارگۆشە دانراوە بۆ شوێنی گوندی چەرمۆ یاخود ئەو شوێنی کەوا گوندەکەی لێ بنیادناوە. دیسان لێرەوە گەڕێمەوە بۆ سەری گوندی چەرمۆ تاوکو لێ بزانین گوندی چەرمۆ چەند ماڵ بووە یاخود چەند نەفەر دانیشتوانی هەبوو بەپێی ئەو لێکۆڵینەوانی کەوا لە کۆنا لەسەری کراوە. دەکمانەگەر لە ڕووی مێژویەوە باس لە شوێنەواری مێژوویەکەی گوندی چەرمۆکەی بۆ ماوەیەکی زۆر لە زانستی مێژووە ئەوترا کۆنترین گوندی کوشتتوکاڵی لە جیهان ئەویش ئەم شوێنەوارە مێژوەیەکەوە لە پشتی منەوە دەرەکەوێ گوندی چەرمۆ بوو. واتە بۆ ماوەیەکی درێژ کۆنترین شوێنێک لە جیهان دۆزرابێتەوە کوشتتوکاڵی تاکرابێ ئەم شوێنەوارە مێژوویێرە بوو گوندی چەرمۆ بوو کە گوندی چەرمۆ لەسەر ئەو مێژووی بۆی دیاریکراوەکەوا لەسەر بنەمای ئەو پاشماوە شوێنەواریانەی لە گوندی چەرمۆ دۆزراونەتەوە لەسەر کۆمەڵێک لێکۆڵینەوەی زانستی کۆنترین کەرەستەیەکی شوێنەواری و بەڵگەیەکی زانستی کەوا لە گوندی چەرمۆ دۆزرابێتەوە لەسەر بنەمای ئەو تاقیکردنەوانی لە کاربۆن چواردە بۆ کەرەستە شوێنەواریەکان کراوە ئەگەڕێتەوە بۆ 1990 ساڵ بەر لە زاین یان بە شێوەیەکی گشتی توانین بڵین 8,000 ساڵێک بەر لە زاین لە گوندی چەرمۆ کەرەستەی شوێنەواری بەکار هاتوو دۆزراوەتەوە و تازەترین شوێنەوارێکیش لە گوندی چەرمۆ با بڵێن هاوسەردەمی کۆن دۆزراوێتەوە هی سەدەی باڵنەهی هەزارەی پێنجەمەکەوە بە 4950 ساڵ بەر لە زاینیان تازەترین شتێکی ئەو نەساڵ لەمەوبەرە دۆزراوەتەوە. بەگشتی شوێنەواری گوندی چەرمۆ وەک پێی ئەوترێت کۆنترین گوندی کوشتتوکاڵی واتە لە فترەیەکی تاریخیەوە لە ساڵی 1940ەوە هەتاوەکو 2014 لە هەموو جیهانە هیچ گوندێکی تر نەدۆزرابوویەوە هێندەی چەرمۆ شوێنەوارەکانی کۆنتر بێ واتە گوندێکی کوشتتوکاڵی بێ. لە ساڵی 1940 لەلایەن دایرەی ئاساری عێراقیەوە بۆ یەکەمین جار ئێم شوێنە جوگرافیایە وەکو شوێنێکی مێژووی دەستنیشان دەکرێ لەلایەن دایرەی ئاساری عێراقیەوە. بەڵام لە ساڵی 1948 جامعەیەکی ئەمریکی کەویش زانکۆی شیکاگۆی ئەمریکیە بە سەرپەرشتی شوێنەوارناسێک بە ناوی مستەر ڕۆبێرتەوە دەست ئەکرێ بە هەڵکۆڵین لە شوێنەواری مێژووی گوندی چەرمۆ وەگە بینین ئەو حەفاریانەی کە ئێستاکە هەمانە ساڵی 1948 تا ساڵی 1955 واتە لە خلالی ئەو ساڵانەیە مستەر ڕۆبێرت لە جامیعەی شیکاگۆی ئەمریکی دەسەکا بە هەڵکۆڵینی زانستی بە 3 وەرز لەم شوێنەوارە مێژوویێدا ئەو پاشماوە شوێنەواریانی کەوا ئەیدۆزێتەوە هەمان ئەو با بڵێن مێژوویکەوە بۆ گوندی چەرمۆ دیارەکرێکەوە ویش وتمان 1990 ساڵ بەر لە زاین و تاوەکو 4950 ساڵ ئەو کەرستانە دۆزراونەتەوە لە ئەنجامی ئەو هەڵکۆڵینانەی لەلایەن مستەر ڕۆبێرتەوە کە کراوە بۆ گوندی چەرمۆ دەرکەوت کەوا
گوندی چەرمۆ یاخود ئەو شوێنە جوگرافیای یەکێکە لە کۆنترین نشینگەکانی مرۆڤایەتی کە دانیشتوانەکەی ئێرە کوشت و کاڵیان کردووە کەرەستەی کوشت و کاڵی دۆزراوەتەوە یاخود ئەو پاژماوە شوێنەواریانە لە کەرەستەی کوشت و کاڵی لە دانەوێڵەکان لەو ئاژەڵداریکەوە ئێسک و پلوسکەکانیان دەرکەوتووە کەوا گوندی چەرمۆ یەکێکە یاخود سەرتاییترین گوندەکان نوعەتی کوشت و کاڵی لە گوندی چەرمۆیە دەرکەوتەوە بۆیە هەرچەنە لە ساڵی 1950 بڕیار بووە وەرزی چوارەمی هەڵکۆڵین لەم شوێنە بکرێت بۆ ئەوەی کەوا زیاتر ئەو داتایانەی هەن بەهێزتر بن بەڵام دیارە ئەو ساڵانە لە بۆی شۆڕشی چواردی تەمموزەوە ئیتر ئەو وەرزی چوارەمی هەڵکۆڵین لە گوندی چەرمۆ ئەنجام نادرێت لەو کاتەوە هەتاوەکو ئێستاکە هیچ هەڵکۆڵینێکی نوێ لە گوندی چەرمۆ نەکراوە چەند بپی داتاکان جامعەتی بەریتانی ئیشی کردووە بەڵام هیچ جۆرەك لە داتا و زانیاری لەسەر ئەو هەڵکۆڵینە بڵاو نەکراوەتەوە بەگشتێ توانین بڵێن گوندی چەرمۆ تا ساڵی 2014 کەوا تیمێک لە جامعەیەکی بریتانی لە ناوچەی بێسانسووری شارە زور هەندێک هەڵکۆڵینیان کرد لە ئەنجامی و هەڵکۆڵینانەکەەوە بڵایان کردوێتەوە هەندێک پاشماوی شوێنەواری و کەرەستەی کوشت و کاڵیان دۆزیێتەوە کە تا ڕادەیەک هەم هاوسەردەمی چەرمۆ و هەم کەمێک کۆنتر لە چەرمۆن بەڵام دیسانەوە لەو ڕاستیە ناگۆڕێ کە گوندی چەرمۆ یاخود ئەو شوێنە جوگرافیایی لە پشتی منەوە دەرەکەوێت ئەو بەرزاییەکەوە لێ وەستانی لەم ناوچەیە چەندین هزار ساڵ بەر لە زاینەوە هەتاوەکو لایەزال ئەم ڕۆژ ئەسانی وەک لە باسی جوگرافی باسمان کردکەوە گوندی کانیسات کە چەند سەد مەترێک لەم شوێنە جوگرافیایی ئێستای گوندی چەرمۆوە دوور ئێستاکەش دانیشتوانەکەی خەریکی زیراعەت و کشت و کاڵ و ئاژەڵدارین لەبەرەوەی شوێنەکە گونجاوە بۆ زیراعەت دەشتێکی بەپیتی هەیە ئاوی هەیە وەروەها خۆرەتا و جەوێکی باشیە بۆ ڕۆکەکان ئەمە ژوای کردووە ئێرە شوێنێکی لەباتر بووێ بێگومان ئەوەشمان لە یاد نەچێ ئەگەر 8,000 ساڵ بەر لە زاین بێگومان ئێرە بێ کوالێتی زەویەکەی وەروەها ئەو حاڵەتە جوگرافی و پێگوگرافیایی ئێرە هەی بۆ باشتر و ئەولەوێتر و گونجاوتر بۆ کشت و کاڵ وەیە دانیشتوانی چەرمۆ هەر دانیشتوانەکانی گوندەکانی هەزارمێر و زەرزی و وەروەها بناری چیاکانی شانیدەر و هەموو دانیشتوانی کۆنی کوردستان کەوا لە چیاکانەوە پاش پێشکەوتنی جیهانی مرۆڤایەتی هاتوونەتە دەشتایەکانی چه شارە زور و بێکی گەرمیان و بێ لێرە دەستیان کردووە بە ژیانی بەردەوام و لێرە کشت و کاڵیان کردووە بە شێوەیەکی گشتی توانین بە کورتی و پوختی بڵین گوندی چەرمۆ یاخود شوێنەوارە مێژوویەکی گوندی چەرمۆ وەکو یەکێک لە نشینگە مێژوویەکانی مرۆڤایەتی لە 8,000 ساڵ بەر لە زاینەوە شوێنی نیشتەجێبوون بووە کە ویش چاخی بەردینی نوێیە واتە ئەو سەردەمەیە کە مرۆڤ زۆربەی پێداویستەکانی لە بەرد و کەرەستە سەرەتاییەکان وەرەگرت بەڵام بۆ یەکەمین جار لە گوندی چەرمۆوە ئیتر سەرەتای بەرهەمهێنان و کشت و گاڵکردن و زیراعەتکردن دەستی پێ حاجی ئەمانونەوی سپاسەکەم لێرە گوندێکی مێژوویمان هەیە پێوتێ گوندی چەرمۆ لا ئەگەرنە وەخت خۆی تۆ جوان بووی لەگەڵ یان بووی کاتێک انگلیزەکان هاتون ئیشی کردووە ساڵی چەند بوو ساڵی ئاخریان لە فکرێ 55 بوو هاتن بوون هاتن ئەمریکی بوون وابزانن ئەمریکی بوون لە چەرمۆ ئیشانە کرد ئەرەوەڵا لە چەرمۆ ئیشانە کرد زەلام تەژگا بوو هین زۆر بوون یان هەر زۆر بوو زۆر بوون ئەمریکیەکان نەوەڵا خۆیان زۆر نەبوو 4 چادر بوون 6 زەلام بوو سیافرتە نەگەڵا بوو هەمووی لە گوندەکە بڵێن لەوێ هەڵکۆڵ چاڵیان لێدا ئیشانە نا لەم ناترخانەیەکیان کرد لە خانەکە بوون لەم لای چاڵەکان خۆیان لەوێ ئەمانەوە با بڵێ دەکانی سیماوە لەوێ ئەرەوەڵا خۆیان لەوێ ئەمان ئۆفیسیان دروست کرد و لەوێ ئیشانە کردووە وەرێ بیانیان تۆ بیرتە چیانە دۆزیەوە چیانە وەڵاهی لە بیرمە هەر دوو ئەمەلە و چەند لەسەر چاڵێ بوو تەشتێ ئەمەلیانەدا تەشتێ منێدا پیان لیوارە ئەی بردەوە لەگەڵ خۆیان ئەو ڕۆژە و ئەمەلانە چیان دەستکۆتیان کرد تەشتەکە و لیوارە هات خۆی بەس کارتەکانی ویزا کرد کارتیان هەبوو کارت هەفتانە کەمە چەند ڕۆژ ئیشی کرد و چەند سەعات لێرە بووە ئینجی و ئەوانەی کردە سیارەکەی بدە بۆ ناو خانوەکان نادان بخواردوە چی لێ کرد ئەرەوەڵا ئەنوا و ئەشکالی تیا بوو هەتا جەنازەیەشی تیا دەرەچوو ئەرەوەڵا دوو تەناقیشیانە کەوتیان لەمە جەنازەیە دوان سیانەوە بەسەر یەک کاتوتبوو
وتیان داخل ئاین بەشەر و وتیان داخل مەکەن خۆمان چارێت خۆیان هاتن هەنان کوڕی سووسخوانەکان دۆکەی بردێن بڵێن کرێکاری خۆشمانیان تیا بوو زۆر چارگە و ئەم تەژگایە و کانیسار بوو یەکی دوان هەڕا و خامرایشی تیا بوو سێ دەبان هەڕەوەمانی نمڕاتە بوو ساڵی 55 تر هاتیان هات نەهاتنەوە لەوە مدیر ئاساس سلیمانی هاتە خڵاتم و خەنێ قسەی کرد و ڕۆبەرگێت ئەمریکی دیمە وەزع عێراق تێک چوو بۆی نەگەڕانەوە سەر خڵاتم ساڵی 50 شۆڕش دروستە بێ ئاراوەڵاوەتی ئێمە ئەوە 25 وەرد ریشمان لێ پێیان لە خڵاتم وتیە گەیشتی ئاراوەڵاوەناسی جێمان هێشتێ قسەی مدیر ئاساس سلیمانی کرد ڕۆبەرگێت وای جاڵێ بە تەما بۆ 1950 بێت و شۆڕش دروستە بێ ئاراوەڵا شۆڕتر لە نایەتەوە لەبەر نەهاتنەوەتی لەبەر عێراق تێک چوو نەهاتیمە گەڕانیمە با 25 وەرد ریشمانی بکردا شەرمەدیر شەریکەکەم ژنەکەی لەندەی ناوبوو خۆی من سەربابی ناوبوو هاتن لێرە ئیشانە کرد ئیشارەگەر لەم کەریم شاعریش هەنێ ئیشان کەریم شاعریش هەروایە لێرە بەسە جملێکی بە سیارەکە هات ینی بردە کەریم شاعریش بە هیچ منیشی لێوانە لەسەر بنەمای ئەو دەرەنجامی هەڵکۆڵینە شوێنەواریەکان کە لە راپۆرتی جامیعی شیکاگۆی ئەمریکی هاتووە وەروەها بە پشتبەستن بە نووسینەکانی مامۆستا تاها باقر یان خۆ شوێنەوارناس تاها باقر کەوا باس لە پێکهاتەی گوندی چەرمۆوەکە کە ئەوان دانیشتوانی گوندی چەرمۆ ماڵەکانی گوندی چەرمۆ لە نێوان 25 بۆ 35 خانوو یان 35 خانەوادەی جیاواز 35 ماڵ لە گوندی چەرمۆ ژیاون لە یەکەمین وێزگەی ژیانی گوندی چەرمۆیە و باس لەوەکەن دانیشتوانی گوندی چەرمۆ کرێ لە نێوان 150 کەس یان 150 هاوڵاتی گوندی چەرمۆ تا 300 نەفرێک زیادوکەمیان کردووە بە درێژایی ئەو فەترەیەکەوە گوندی چەرمۆ وەکو گوندێکی خوشت و کاڵی بووە وەروە ئەم بەردانەی کەوا من لە کەناریان دانیشتوم ئەکرێ 8,000 ساڵ بەر لە زایەنیا خود تا بە زمانی ڕۆژ بڵین 10,000 ساڵێک بەر لە ئێستەی تەمەەن لەلایەن دانیشتوانی گوندی چەرمۆوە بۆ بناغی خانوەکانیان بۆ دروستکردنی خانوەکانیان بەکار هاتون وەک لە وێنەکانی ساڵی 1940 تا 55 ئێستش ماونەتەوە کەوا خانوەکانیان دروست کردووە لەم بەردانە کە پێکهاتەی خانوەکانیان بریتی بوو هەر لەم بەردەخڕانە کە تا ڕادێگەڵی بەردی چەمن لەگەڵ قوڕ و تۆزێک لەو کایەیان ئەو پوشەی کەوا بۆ ئەوەی تەواو مادەیەکی چەسپانی بەهێزتر بێ خانوەکانیان پێ دروست کردووە و ناوچەکەش قامیشی لێەوە سەری خانوەکانیشان بە قامیش دروست کردووە کە هەنێک لە خانوەکانیان لاکێشەیە هەنێک خانووی بازنەیشی تێدایە کە وەکو سەرەتاییترین جۆری خانوەکانی چاخی بەردین یاخۆ چاخی بەردینی نوێ کە لە هەزارەی هەشتەمی بەر لە زاین لە گوندی چەرمۆ ئەم جۆرە لە بیناسازی و پاشماوەی شوێنەواریەکان دۆزراوەتەوە بەگشتی گوندی چەرمۆ دیسانەوەیڵێنەوە ئەکرێ دانیشتوانێکی 300 نەفەری هەبوو بێ لە 25 بۆ تا 35 خانوویەک لێرەیە هەبوون کەوا دانیشتوانەکەی ئێرە کۆنترین یاخود یەکێکن لە هاوشێوەی کۆنەکان کەوا بە کوشت و کاڵەوە خەریک بوون بێگومان لەسەر بنەمای ئەو دانەوێڵانشکەوە لە هەڵکۆڵینەکانە دۆزراتەوە کەوا خەڵکی ئێرە بەکردنی گەنم و جۆوە سەرقاڵ بوون لەگەڵ کشت و کاڵکردنیشدا ئێسکە پەیکەری کۆمەڵێک ئاژەڵ دۆزراوەتەوە کەوا هەنێکیان ماڵین هەنێکیان دڕندەن یاخود ئاژەڵی وەحشین کەوانەیەکەوە ماڵی نابن لەو ئێسکە و پەیکەرانەیەکەوە دۆزراوەتەوە ئێسک و پرووسکی مەڕ بزن بەراز کۆمەڵێک لەو ئاژەڵانەی مانگا کەوا ئەمانە ڕەشەوڵاخەکان بەگشتی ئەمانە لەلایەن دانیشتوانی ئەم گوندی چەرمۆوە کە جوگرافیای مەنتیقی ئێستاکەش هەمان ئەو ئاژەڵانە هەر لێرە ئەژین یاخود ژینگەیەکی لەبارن بۆ ژیانی ئەو جۆرە لە ئاژەڵ لە گوندی چەرمۆ دۆزراونەتەوە هاوشانی ئەوانش کۆمەڵێک ئێسکە پەیکەری وەکو سەگ و ئەوانش کەوا ئەمانە تا ڕادێکێنێکیان ماڵین هەنێکیان وەحشین کەوا با بڵین ناچنەژێر پەروەردەی مرۆڤەکانەوە کۆنتترۆلی مرۆڤەکانەوە هەر لەم گوندە پەیدا بوون ئەمە سڕڕای ئەوەی پاژماوەیەکی زۆری شوێنەواری وەکو بەردی ئەستێ و کەرەستەی سادەی کوشت و کاڵی و سەری ڕم و تیر لەلایەن جامیعی شیکاگۆی ئەمریکی وەروەها لەلایەن دانیشتوانە قەدیمیەکانی گوندەکانی دەوروبەری ئێرەوەکەوە
هاوسەردەمی ساڵی 1940 تا 55 کەوا لێرە بوونیان هەبوو بینیویانە گێڕنەوە بۆمانکەوە کۆمەڵێکی زۆر کەرەستەی سادە و وەروە هەنێک گرنگ و حتا هەنێک پەیکەری بچکۆلانە کە ئێمە دواتر لە چاخەکانی دواترا ئێمە پێیەگەین کەەوە هەنێک پەیکەری خاوەندی دایکن ئەمانە لە کۆنا پیرۆز و لای مرۆڤەکانی دەورانی چاخی بەردین و وەروە سەرەتاییتنی گوندە کوشتوکاڵەکان لە گوندی چەرمۆیە بوونیان هەبووە هەرچەنە بەداخەوە ئێستاکە ئێرە جگە لە بەرزایەکی سروشتی و کۆمەڵێک چاڵوچۆڵ و شوێنەوارەکانی هەڵکۆڵینەکە هیچ جۆرێک لە پاشماوەی تیا نەماوەتەوە تەنها بەردەکانی وەروە سەردەمانی چاخی بەردینی کۆنن کەوا ماونەتەوە بەگشتی گوندی چەرمۆ بریتی بە لەو گوندە کوشت و کاڵیەی کەوا لە کۆنترین زەمەنی خۆیەوە دانیشتوانەکەی خەریکی کوشت و کاڵکردن بوون وەروەها بە درێژایی دەورانێکی زۆری مێژووی بە کۆنترین شوێن کەوا مرۆڤ فێری کوشت و کاڵکردن بوو تێیدا ناوبراوە یاوە خۆت ئەتوانین بڵێن ئەمەش یەکێکی تر لەو خەرمانە مێژوویە و تاریخی بوونەی کوردستان ئەمانە کۆمەڵێکی زۆر بەردن بەردی ڕەنگاوڕەنگ ڕەش خورمایی سوور سپی شیری کەم جۆرە لە بەردانە بەردێکی تایبەتن تەمامانە پارچەشکاوە وردەکانیان بەڵام لە کۆنا بە حەجمی گەورەتر کە سوودیان لێ وەرگتون بۆ کەرەستەی کوشتوکاڵی بۆ بڕین بۆ ڕاو چونکە ئەمانە زۆر لێوارەکانیان لە کاتی شکاندنا زۆر تیژ بووە لە یازال ئێستاکەش دەتوانی سوودی لێ وەرگری ئەگەر بەشێکی بۆ نمونە ئێرە کابینین کە ئێشکێنرێ زۆر تیژە گەوریان نەبی دەستە بڕێ کەمانە لە چاخی بەردین بۆیە چاخەکانی ناویان چاخی بەردین بۆ زۆربەی کەرەستەکانی ڕۆژانەیان ئەلەم جۆرە لە کەلوپل و لە کەرەستەی بەردی وەرگتەوە بۆ بڕین بۆ ڕاوکردن حتا هەنێک جاریش بۆ ئاگرکردنەوە و بۆ برژاندنی بەشێکی زۆر لەو گۆشت و خواردنی دەستیان کەوتووە سوودیان لەم کەرەستە بەردینانە وەرگتووە کە لە یازال ئێستاکەش هەنێک لەو کەرەستانەی کەوا بەشکایی و بەنیوەی لە گوندی چەرمۆ لەسەر زەوی گوندی چەرمۆ ماوە بەڵام تێبینی ئەمانە ئەرشێکی معنەویان هەیە نەگمادی بۆ هیوایەن کەس هەوڵ نەدا ئەمانە و خۆ بەکاربێنن ناشتێکی هین و بەس معنەویەن شتێکی گرنگن دەنا مادیەن هیچ سفادەیەکی وایان نییە یەکێک لە کۆنترین گوندە کوشت و کاڵیەکانی جیهان کە گوندی چەرمۆیە وەکو کۆنترین نشینگەی ژیانی کوشت و کاڵی لە کوردستان و لە جیهانیش پرۆگرامی ئەم جارەی جێوار لە بەردەم لافیتەیەک یاخود قەدعەیەک للعلم هێشتا دیار نییە چ زانیاری لەسەر بوو بێ لەسەر گوندی چەرمۆ یاخود ڕێکلامێکی بازاڕی بێ پرۆگرامی ئەم جارەی جێوار بە کۆتایەنم بۆ هیوایەن لایەنە پەیوەندیدارەکان ئاوڕێکی جدی لە شوێنە مێژوویەکانی کوردستان بدەنەوە کۆنترین گوندی کوشت و کاڵی جیهان هێندە بێناز نەبێت کە تابلۆکەی ڕێنیشاندەرێکە بۆ ئەوەی هاوڵاتیان و دانیشتوان و شوێنەوارناسان و مێژ و دۆستان بێن سەردانی بکەن بە ئاسانی بیدۆزنەوە سەرڕایەوەی جادەیەکی تەپوتۆز و خۆڵاوی اینجا دێنێتە شوێنەوارێکی مێژووی وەکو گوندی چەرمۆ تا پرۆگرامێکی تر و سەردانیکردنی شوێنێکی مێژوویی بەخواتان دەسپێرم لە ئارامیا بن.